بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان سەبارەت بە لێبڕینی موچە بەغیابی پرساندنی بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی کرد. فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بڕوایان بە متمانەی بە وەڵامەکانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی نەبوو لە بەرامبەردا فراکسیۆنەکانی دەسەڵات ڕایانگەیان کە متمانیان بە وەڵامی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی سەبارەت بە لێبڕینی موچە هەیە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین بۆچی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئامادە نەبوون و ئایا لە دانیشتەکەی ئەمڕۆ فراکسیۆنەکانی دەسەڵات شەرعێتیاندا بە موچەبڕین و موچەبڕینیان بە یاسایی کرد و هەنگاوی داهاتووی ئۆپۆزیسیۆنیش سەبارەت بە موچە چی دەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە ستودیۆی سەرەکی مانداری بەڕێز ئەبوبەکر هەڵەدنیە ناوی پەرلەمانی کوردستان هەروەها لە هەولێرە عومەر عەبدوڵڵا ناوی پەرلەمانی کوردستانمان کردووە. پارلەمانی کوردستان بە غیابی لەسەر لێبڕینی موچە پرساندنی بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی کرد. وەڵامی سەرۆکی حکوومەتی هەرێم سەبارەت بە لێبڕینی موچە لەلایەن هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمان خوێندرایەوە و تێیدا هاتووە بەهۆی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت و نەناردنی بەشە بودجە لەلایەن بەغداوە بە ناچاری خۆیان لەگەڵ دۆخەکە گونجاندووە. وەڵامی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی دەربارەی لێبڕینی موچە لای فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان بڕواپێهێنەر نەبوو. لە هەمان کاتیشدا داوایان کرد حکوومەت متمانەی لێ بسەندرێتەوە. ئێمە بەڕاستی مقتەنیعنین بەم وەڵامە و لێرەوەم داوا دەکەم کە بچینە سەر پرۆسەی دەنگدان لەسەر لێسەندنەوەی متمانە لە سەرۆکی حکوومەت. لەم بارەیەوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ڕایگەاند بڕوایان بە وەڵامەکە نییە و داهاتی مانگانەی هەرێم 1 تریلیۆن و 200 میلیارد دینارە و لە موچەی تەواو زیاترە. بە کۆمەڵێک بەڵگەی یاسایی سەلمانمان کە ئەو بڕیاری حکوومەت هەرێمی کوردستان بڕیارێکی نایاساییە و پێویستە ئەو بڕیارە هەڵبژێندرێتەوە و سەلمانمان و باسمان کرد کە ئەو داهاتی لە هەرێمی کوردستانە ئەگەر بە شێوەیەکی دادگەرانە و بە شێوەیەکی ڕێکوپێک و لە دەستێکی ئەمین دابێ دڵنیاین بەشی موچە و بودجەی هەرێمی کوردستان دەکات. کاتێک کە باسی وەڵامەکانی حکوومەت کرا بەڕاستی ئەمە بە ئینساف و بەویژدان و جێشم لێگرت، بەڵام بەداخەوە هیچ وەڵامی پرسیارەکەی ئێمەی تێدا نەبوو. بۆیە ئێمە داوای لێسەندنەوەی متمانەمان کرد. بایکۆتمان کرد بەهۆی ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان بە شێوازێکی ناپەیڕەوی کۆبوونەوەی پەرلەمانی ساز کرد بە غیاب و ئامادەنەبوونی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی کە بەرپرسن بەرامبەر بە بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 121 و بە ڕێژەی لە 180 بڕینەکانی تر و پاشەکەوتکردن. بۆیە غیاب ئەبێ هۆکارەکەی شەرعی و قانونی بێ، غیاب بە مەزاج نابێ. ئێمەش ئامادەنین پرساندن بۆ کاغەز و بۆ راپۆرت و بۆ وەڵامی نووسرا و بکەین. حکوومەت پێویستی بەوەیە جورئەتی هەبێ بێتە بەردەم پەرلەمان، جورئەتی وەڵامدانەوەی هەبێ، بەڵام دیارە ئەم حکوومەتە ئەوەندە کاری نایاسایی کردووە هەل لە بڕینی موچەی خەڵکەوە، هەل لە کۆمەڵێ زوڵم و ستەم و پارێکێشانەوە لە خەڵک لاو هەموو گەندەڵی و قاچاقچێتی و دزی و ناشەفافیەی کە لە نەوتا هەیەتی ناتوانێت و جورئەتیەوەی نییە بێتە بەردەم پەرلەمان. هەریەک لە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان جەختیان کردەوە متمانیان بە وەڵامەکانی حکوومەت لەسەر لێبڕینی موچە هەیە. ئەو فراکسیۆنانە بە دەنگی 81 پەرلەمانتار ڕێگەیان نەدا متمانە لە کابینەی نوێم بسەندرێتەوە و پرساندنەکە کۆتایی هات. 81 دەنگ وەڵامەکانی حکوومەت، وەڵامەکانی سەرۆک وەزیران، جێگری سەرۆک وەزیران، وەزیری دارایی باوەڕپێهێنەر بۆ بەلایەنەوە بۆیە دەنجیان پێدا کە ئەو پرۆسەی لێرەوە کۆتایی پێبێتن. وەڵامی ڕوون بەڕای گشتی وەڵامی ڕوون بە پەرلەمانی کوردستان بە هەموو لایەکدرا کە هۆکارەکانی ئەو لێبڕینە ناچاریە، هۆکارەکانی پاشەکەوتی موچە، هۆکارەکانی درەنگدانی موچە بە دڵنیاییەوە لە سەڕووی ئیرادەی حکوومەت و دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە. باوەڕی تەواومان بە وەڵامەکان و وتەکانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت هەیە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستا بۆیە و بارودۆخە سیاسی کە ئێستا لە ڕووی ئابووری ئەمنی تەندروستی کە لە هەرێمی کوردستان و ناوچەکە هاتووتە ئارەوە دانیشتنێکی تایبەت بۆ لێسەندنەوەی متمانە لە بەڕێزیان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەرێمەکەماندا نابینین، نابێت. بە پشتبەستن بە مادەی 73 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بڕگەی 4 لەو سۆنگەیەوە وەڵامەکانی بەڕێز وەزیری دارایی بۆ ئێمە بڕواپێهێنەرە چونکە بەرپرس نییە لەو دۆخە ئابووری هاتووەتە ئاراوە، بەڵام پێویستە
هەنگاوەکانی چاکسازی خێراتر بکرێت. چاودێران دەڵێن کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان ڕووی ڕاستەقینەی فراکسیۆنەکانیان لەسەر لێبڕینی موچە و خواردنی قوتی خەڵک دەرخست. لە دانیشتنەکەدا پەرلەمانتارانی ئۆپۆسیۆن بە داتا سەلماندیان حکوومەتی هەرێم پارەی هەیە و نایدات بە موچەخۆران. پەرلەمانتارانی دەسەڵاتیش دەستیان هەڵبڕی و شەرعیەتیان بە لێبڕینی موچەدا. جارێکتر سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەکرد بە خێر بێن لەگەڵ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بۆچی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی نهاتن بۆ پەرلەمان. بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس کاک حەکیم بۆ میوانداریان و سڵاوم هەیە بۆ برای هاوپیشە مامۆستا عومەر گوڵپی. دیارە ئەم سیناریۆی ئەمڕۆ ئەم کۆبوونەوە گاڵتە جاڕیە ئەتوانم بڵێم چاوەڕوانکران بوو بە نیسبەت ئێمەوە. هەر کۆبوونەوەی پێشوو کە ئەو ڕۆژەی کە یادداشتەکان بە تاواتی کۆکردنەوە ئیمزاکان بۆ یادداشتی پرساندنی سەرۆک و جێگر و وەزیری دارایی کە بڕیار بوو ئێمە یەکشەممە یادداشتەکە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکەین. ئەوە بوو شەوەکەی 12 ساعت پێش ئەو یادداشتە سەرۆکی حکوومەت داوای کۆبوونەوەیەکی پەرلەمانی کرد بە پێی مادەی 66 لە پێڕەوەی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە خستنە ڕووی بابەتێکە بۆ گفتوگۆ. ئێمە هەرەو شەوە زانیمان کە ئەو کۆبوونەوەی پێشووتر هەرچەندە پێڕەوی بوو بەڵام بۆ لەباربردن و لە بیربردنەوەی ئەم پرسانەی ئەمڕۆ بوو کەکرا بۆ لەباربردننی یادداشتی 23 پەرلەمانتارەکە بوو بۆ لێسەنەوە. و خۆتە زانی بەداخەوە ئەمڕۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەو پەرلەمانتارانی دەنگیاندا بەم جۆرە کۆبوونەوەیە ئەرچێکی سەرەکی پەرلەمانیان پەک خست کە ئەرچی چاودێریکردنە، یعنی چاودێریکردنیش جەوهەرەکەی پرسیار و پرساندن و لێپرسینەوە و هەوڵدانە بۆ متمانە لێسەرنەوە. ئەمە ینی بەشێکیان پارێزەری حکوومەت بوون بە دڵنیاییەوە. ینی چۆنە بێ پەرلەمانتار چەپڵە بۆ حکوومەت لێدا، چۆنە بێ پەرلەمانتار ناکرێت دەست بۆ حکوومەت بەرزکەوە بۆ لێبڕینی موچە. ینی ئەوانەی کە ئەمڕۆ دەستیان بەرز کردوێتەوانێ شەریکن لە لێبڕینی موچە و بۆیان نییە لە هیچ شوێنێکە دوو ڕۆژی تر بێنەوە سەر شاشەکان بڵێن هاوسۆزی لەگەڵ فەرمانبەر لەگەڵ موچەخۆر ئەم لێبڕینە نایاساییە ئەم لێبڕینە بۆ ئەکرێت. لەبەرەوە یعنی ئەمڕۆ تاقیکردنەوەکی سەخت بوو زۆر سەخت بوو بە فراکسیۆنەکان بە دڵنیاییەوە چونکە بۆ ینی وەکو وتمان کە ئەرچێکی سەرەکی پەرلەمان لەگەڵ یاسادانان بریتی بێ لە چاودێریکردن ئەوە بوو. دووەم کاک حەکیمیانی ئایا بابەت هەیە لەوە گرنگتر کە باسی موچە و بژێوی هاوڵاتیان و لێبڕینی موچە و دواکەوتنی موچە و پاشەکەوتی موچە و هەر ناوێکی لێدەنی لەوە گرنگتر هەیە کە ئاری ئەم سەرۆکی حکوومەتە پێمان بڵێ بۆ نەهات ئەمڕۆ کە ئەڵێ لەبەر هۆکارێکی مەشروع هۆکارێکی ڕاوە پێمان بڵێ بۆ نەهات لە جەبهەکان بوو کارەساتێکی سروشتی ڕوویدا بوو بوو مەلەرزە ڕوویدا بوو لە نەخۆشخانەکانی کۆرۆنا بوو لە کۆنگرەیەکی نێودەوڵەتی بوو لەسەر قەزەی گەلەکەمان لە ئاشتەوایی بینی پەکەکە و پارتی و هێزە کوردستانیەکان بوو. یعنی ئەمە تشتێکی وا مهم هەیە ئەم سێ ڕێزدارە نێنە پەرلەمان بێن لە بەردەم نوێنەرانی گەل ئەو پەرلەمانی متمانی بە ئەوان داوە بێن لە بەردەم ئەوان گفتوگۆیەکی ڕاوشکاوە بکەین. خۆی ماگەر گفتوگۆکەشمان بکردایە پرسیار وەڵامەکانیش هەبوایە هەر ئەم نەتیجەی ئەمڕۆ ئەبوو کە ئەو هێزانی بەشدارن لە دەسەڵات من تەنها بەداخەوە ڕاپۆرتەکەی ئەو هەرڵێ گۆڕانی چێتی و پارتی ئەی بۆ کۆتاکانیش ناخەنە ژێر بەرپرسیارەتی بۆ 11 کورسی کۆتا بەڕاستی ئەبێ بەدەست ئەم هێزانەوە ینی یاری پێ بکرێت بۆ ئەوان خاوەنی دەنجی خۆیان نین بۆوان دەنگەدەن بە پرۆسەیەکە ناشەرعیانی. لەبەرەوە ئەمڕۆ تاقیکردنەوەی زۆر خروز بوو دابەش بۆ دووبەرە بە کورتی بە دڵنیاییەوە بەرەیەک بەرگری لە مافی موچەخۆرانی هەرێمەکە. ئێمانان ئەگەر حیزبەکانیشمان لە حکوومەت تا بۆە هەمان مووقفی ئەمڕۆمان نەبوو کە پێویستە ڕوونکردنەوە بن بۆ خەڵکی کوردستان بۆ ئەم لێبڕینە ئەکەن بۆ موچە لە کاتی خۆیان نادرێ بۆ داهات هەیە بۆ ئەم هەموو گەندەڵە بۆ ئەم هەموو بندیوارە بۆ ئەم هەموو مەراسیمە بۆ ئەم هەموو کەناڵی ڕاگەیاندنە بۆ ئەم هەموو ڕێکخرا و بارەگا حیزبیە بۆ ئەم هەموو چەکدارە بندیوارە
بۆ دەیان هزار کەس لە ئەوروپا دانیشتون سۆشیالیان هەیە جنسیان هەیە ئیقامە و ڕەگەزنامەی وڵاتانی ئەوروپایان هەیە بەڵام لێرەوە پاریان بۆ نەخڵەکرێت بۆ بوانە پارە هەیە لە هەرێمێکی ئاوا بچووکە 29,000 کۆمپانیا هەبێ لە هەرێمێکی ئاوا بچووکە 400,000 چەکدارت هەبێ بۆ پارە بۆ ئەم شتانە هەیە بۆ پارە بۆ موچەخۆری فعلی نییە هەموو ئەمانە پرسیاری گرنگ بوون ئەوایە بەڕای من هیچ کۆبوونەوەیەک لەوە گرنگتر نەبوو کە ئەو بە ڕێزانە هاتنایەوە خەڵکی کوردستانیش بە چاودێری ئەو گفتوگۆ و پرسیار وەڵامی بکرد. سپاس دەکەم مامۆستا عومەر ئەگەر مامۆستا عومەریش ئامادە بێت سپاس دەکەین بۆ ئامادەبوونێت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر وەڵامەکانی بڵێنەوەی کە بە نووسرا هاتبوو لەوێ جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان وەڵامی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایان خوێندەوە کە باز لەوە دەکەن بەوەی دابەزینی نرخی نەوت بەهۆی کۆرۆنا بۆی نەناردنی بەشە بوجە لە بەغداوە بەناچاری لە 1970 بڵێن تەمویلیان بۆ موچە دا و بڵێن لە 121یان بڕیوە. بەڵە بەناوی خۆی بەخشندە میێرەبان سڵاو بە ڕێزت لە کاک حەکیم سڵاو لە برای خۆشەویستم کاگەوە بەکرد و لە بینەرانی بەڕێزیش طبعاً وەڵامەکان بۆ ئێمە چاڕوان کراو بوون ئەگەرچی دایمەن ئینسان پەراوێزێک ئەهێڵێتەوە بۆ ئەگەری ڕوودانی ڕوئیا و استراتیجی حکوومەت یا ئەوانەی دەسەڵاتیان لایە و بۆ بە خۆداچوونەوە بۆ گۆڕانکاری ڕیشەی بۆ ئەترافکردن بە شکست و هەڵا بۆ چوونە ژێرباری ئەو بەرپسیارەتێک گەورەی کە ئێستا لەسەر شانیانە لەم قۆناغە گرنگە و هەستیارەدا تۆ بچیتە ژێرباری بەرپسیارەتی بڕینی قوتی مناڵی ئەو شەهیدەی کە هێشتا خوێنەکەی گەش و ئاڵە چەند ساڵێک پێش ئێستا خۆی بەکوشداوە موچەی کەسێک گەبڕی دایکێک گەبڕی کە هێشتا ڕووفاتی خۆشەویستەکانی لە بیابانەکان هاتوونەتەوە هی پێشمەرگە هی مامۆستا هی پزیشک کە لە ڕاستیە سیستەمی وڵات بە تەواتی ئەشێوێنێ یعنی ئێمە وەڵامەکان لای ئێمە ڕوون بوون بەڵام هێشتا ئەگەرێکی شێڵیتەوە بۆ گۆڕانکاریەکی ڕیشەیی کە عەقڵیەتێکی مەدەنی دەوڵەتدارانە لە ناو دەسەڵاتە لەدایک بێت دومێ دەکەی وابێ یعنی بەڵام بەداخەوە ئەو بەڕێزانەی کە بڕیاریان لایە دەسەڵاتیان لایە حکومەتیان لایە لەسەر هەمان ڕیتمی سیاست و حکومداری خۆیان بەردەوامن و ئەو پاساوانەی باسییان کرد هەمانەوانەی پێشون کە هەموو کەس گوێی لێتی کە بەغدا بودجە نانێرێ کە کۆرۆنا هەیە کە نرخی نەوت دابەزیوە بۆیە ئێمە ناتوانین لە ڕاستیە ئەمە دوو ئیشکالی هەیە ئیشکالی یەکەمەوەیە کە داهاتی هەرێمی کوردستان هەر ئەوەندە نییە بە پێی لێدوانەکانی خۆیان بە پێی زانیاریەکانی خۆیان کە هێندێکی لێ ئاشکراکەن بۆ نمونە هەرسێ بەڕێز لە دانیشتنی پێشووی پەرلەمانە باسییان لەوە کرد کە هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان لە بواری گومرگا لانی کەم ناگەڕێنەوە بۆ خەزێنەی گشتی ئەوە ئەترافێکی ڕوونە بەوەی کە ئێمە ئیڵین جا ئەوە بەشێکی ئەو واقعەیە کە ئەوان باسەکەن ئەی بەشە نادیارەکەی ئەبێت چەند بێ ئەوە یەک دووەم کاتێ لەگەڵ بەغا تۆ بودجەت بۆ نانێرێ و بەرپسیارەتی حکوومەتە حکومەت وەزیرێکی تایبەتی داناوە بۆ کاروباری بەغدا ئەم وەزیرەیشی چی ئەم حکوومەتەوەم کابینەیە سێدانە حیزب کە نوێنەریشان هەیە لە بەغدا کاریان چییە بۆ ناتوانێت لەگەڵ بەغدا ڕێبکەوێت لە چوارچەوەی دەستورە یعنی لەوە شاشکست خواردوو بێت هەرێمی کوردستان ئەوە هەر دەسەڵات و هەرام کابینەیە لەگەڵ کابینەکەی پێشوو کە سیاسەتی ئابووری سربەخۆیان گرتە بەر و بەشە بودجەی بوونە هۆی بڕانی بەشە بودجە لە بەغداوە و دەرهێنانی نەوت و فرۆشتنی لە پرۆسەیەکی نادیار و ناشەفافە کە کەمترین داهاتی نەوت بۆ خەزێنەی گشتیە بۆیە بە بڕوا و تێگەیشتنی ئێمە وەڵامەکانی ئەوان بە تەواوەتی ڕەتکراون بە گۆڕانکاری ڕیشەیی بە گەڕانەوەی هەموو داهاتەکان بۆ خەزێنەی گشتی و بە بڕینی موچەخۆری نایاسایی و بە لەدایکبوونی ئیرادەیەکی نوێ بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا لە چوارچێوەی دەستورە ڕێککەوتنێکی ڕوون و شەفاف کە بەرژەوەندی وڵات بینا بکە و پشت بە بەرژەوەندی وڵات بەسێ دەتوانرێت لە هەرێمی کوردستانە موچە لە کاتی خۆی بە پێی یاسا بدرێ و لەگەڵەوەشا پرۆژەکانیش بەگەڕ بخرێنەوە من ئەمە یەک ملاحەزەی کە بڵێم کاک حەکیم لەسەر ئەو ژمارانەی حکوومەتی هەرێمی کوردستان باس لە 1,250,000 موچە خۆرەکرێت لە هەرێمی کوردستانە کە باسی 1,250,000 ئەکرێ لە ڕاستی ئەمە ڕاستیتیانیەوە قەبەکردنی ژمارەی موچە خۆرانە بۆ ئەوی داهاتی لە پەنایە بشارێتەوە ئەگەر نا ڕقەمی ژمارەی 250,000 بە ناوی هاوکاری کۆمەڵایەتیە
لەو 250,000ش 100,000 5 دانە ساڵە 1 دیناریان پێ نەداوە کە موچەی چاودێری خێزانە و لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بوو. ئەمە 100,000 بە تەواتی کەم بووە لە کۆی 1,250,000 1,250 مایەوە. لەو 1,150 نزیکەی 100,000 موچەخۆری واتە هاوکاری کۆمەڵایەتی کە مەندامان خان پێداویستی تایبەتەکە زۆرترینی 150,000 کەمترینی 100,000. آخر موچە بە 150,000 بە موچە ئەژمار ناکرێت. هەر هاوکاریەکی کۆمەڵایەتیە. بۆیە بەڕاستی ناو پارەی کە بە تەواتی بۆ موچە ئەڕوا ئەوەندەیە کە حکوومەت باسیەکە و نەداهاتەکەش ئەوەندەیە کە حکوومەت ئاشکرایەکە وەشتی زۆر نهێنی هەیە لە پشت پەردەوە کە نەبۆ خەڵکی ئاشکراکەن نەبۆ نوێنەرانی گەل لە پەرلەمان. باشە بەس ئێوە دەتوانن بیسەلمێن بە کورتی دواتە شەردەگەڕێم وڵای بەڕێز کە داهات هێرێم ئێستا بەشی موچە دەکە کە ئەمڕۆ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵباسی لەوگوت کە تریلیۆنێک و 200 ملیار دینارە کە بۆ تەواوی موچەیمە پێویستم بە 895 ملیارە. دەتوانن ئەمە بسەلمێنن ئێوە کە داهات زیاترە و نایدن بە موچە؟ سەلماندنی هەر شتێک بە پێ ئەوەی واقع و ڕاستیە لە دۆخێکا کە شەفافیەتێکی ئاشکرانیە بەڕاستی کاتێکی کارێکی زۆر قورسە. یعنی ئەوەی ڕقەمە ڕاستەقینەکانی لایە وەزارەتی دارایی و دەسەڵات و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێزانن و ئەو ڕقەمانەگەر لای ئێمە بوونایە زۆر بەڕوونی بە هاوکێشەیەگەمان توانی. بەڵام ئێمە ئەگەر ئەوەشمان لاڕوون نەبێ و ئەوان دەسەڵات حکوومەت وەکو پێویست بۆ نوێنەرانی گەل و بۆ خەڵکیان ڕوون نەکاتەوە ئەوەمان لاڕوونەکە لە با بڵێن خاڵە سنووریەکانە چه نەزیفێک هەیە و لە داهاتی نەوتا چ بە هەدەردانێک چ خراپەکاریەک کراوە لە گرێبەستەکانە کە جاری وایە تا ڕێژەی لە 80 قازانج بۆ کۆمپانیەکان ئەڕوا. ئەوەمان لاڕوونە کە ئەوان ژمارەیەکی زۆر خەڵکیان دامەزراندووە بە ناڕەوانە یاسایی لە دەرەوەی شایستەیی. ئەوەمان لاڕوونە کە ئەوان خۆشیان ئەڵێن کە ژمارەی ئەفسەرانیان لە سوپای ئەمریکا و سین زیاترە. یعنی بۆیە ئەگەر ئێمە داهاتەکەشمان بەتەواتی ڕوون نەبێ سەرچاوەکانی گەندەڵی بوارەکانی گەندەڵی دەرگاکانی لادان و سەرپێچی یاسایی لامان ڕوون و ئاشکرایە. بۆیە زۆر ئاسانە ئەمە بۆ خەڵکی بسەلمێنی بۆ هەر کەسێکی بە ویژدان. سوپاس دەکەم. بەڵێ موچەش و بەشی پرۆژەکانی شەکر. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا عومەر. مامۆستا بەکر سەبارەت بەوەی کە هۆکاری سەرەکی کە ئەمان ناتن بۆ پەرلەمان ترسیان هەبوو یاخود خۆیان ئەوەیە کە خۆیان پێ لە پەرلەمان گەورەتر بێت یان لە سەرداوی پەرلەمان نێن بۆ پەرلەمان بەڵکو هەر کاتێککە خۆیان ویستیان کاتە بینە پەرلەمان. بەڵێ خۆی لەوەتی ئەم بابەتی پرسان نەهاتۆتە گۆڕێ حکومەت تووشی شڵەژانێکی گەورە بووە. باش ئەو شڵەژانەمان بینی کە گوشار لەسەر ئەو پەرلەمانتارانەی کە واژۆیان کردووە. تەنانەت پەرلەمانتار هەیە پەنایان بردووە بۆ ئەوەی کە ڤیدۆ و شتت لەسەر بڵاوەکەینەوە. یعنی ئەوە هەڕەشیان لەو پەرلەمانتارین دەسەڵات پێشتریان ئۆپۆزیسیۆن ئەو پەرلەمانتاری تایە کە واژۆی کردووە. گوشار لە یەکگرتووی ئیسلامی بە لێسەرنەوەی پۆستەکانی پارێزگای دهۆکی حکومەتی خۆجێیی گوشاری پارتی لەسەر هەریەکە لە یەکێتی و گۆڕان کە لە حکوومەتان کە ئەگەر ئێوە ئەو ئیمزانە نەکشێنەوانێک خۆتەزانی لە خۆناغیەکەما چەر پەرلەمانتارێکی فراکسیۆنی سەوس واژۆیان کردبوو ئەوە ئێمە بەشی متمانە پێدانەوەی سەرۆکی حکوومەتمان هەیە خۆمان و کۆتاکان و ئەوانە بەڵام ئێوە جێگری سەرۆکی حکوومەت متمانە بەدەست ناهێنێتەوانێت هەمان ئەمەش لە گۆڕانیش کراوە بە هەمان شێوە یعنی ئەمانە هەموو گوشار ئەم گوشارانیان کرد تووشی شڵەژانێکی گەورە بوون ئەنجا ئەوە بینیمان ئێمە کە سەرۆکی حکوومەت لە ناو هۆڵی پەرلەمانە وەکو ڕەجوولی دەولە لە قۆناغیەکەما وەڵامی پەرلەمانتارانی نەدەدایەوانێت کە لە هیچ شوێنێکی دنیای ئەوە نییە کە تۆ ئۆپۆزیسیۆن بە بێبایەخ سیرکەیت و ینی ئەویان پێ بفرۆشیتەوە قسەی ڕاز نەبوو کەوتی ئێمە دەنگمان هێناوە ئێوە خەڵک کەمتر دەنگی پێداوین هەموو کە دەزانێت کە دەنگدان لە کوردستانە لە 92 تاوەکو ئێستا لە پرۆسەیەکی هەڵبژاردننی شەفافە بێگزیکاری نەکراوە هەر جوانترین وەڵام ئەو وەڵامەیە کە ئێمە چەندین جار وتومانە پارتی دەنگەکانی پارتی لە سلێمانی و دەنگەکانی یەکێتی لە زۆنی زەرد باشترین شاهیدە کە ئەوان ئەگەر ئیدارە و هێزی چەکدار و دەسەڵاتیان لێ بکەیەوە ئەبنەوە بە حیزبی معقول بە حیزبی ئاسایی حەجمی ڕاستەقینەی پارتی ئەوەیە لە سلێمانیە
حەجمی ڕاستەقینەیەکێتیش هیدەڤەری زەردە ئەوە لەوێ کە ئیداریان بەدەستنێ مدیری دائیرەکان هی ئەوان نین و قەڵەم ڕەویان نییە و ناتوانن چاو سوورکەنەوە پارتیە توانێت چاو سوورکاتەوە پارتیە توانێت دیوەخان بە دیوەخان بڕواوەیەکێتیش لەم لا بەڕاستی بەڵام لە زۆنەکەی ئەویتریانە هیچیان دەسەڵاتیانە ئەمە دوم هۆکار کە ناتن فعلن خۆیان لەسەر و یاساوە دەبینەوە سەبارەت بە وەڵامەکان ئێوە دەڵێن بڕواتن بە وەڵامەکان نەبوو بەڵام لە بەرامبەر شێتە سەڵات دەڵێ لایەنەوە پۆسیۆنەکان چاوەشکاری دەکەن مزایدە دەکەن یاری باست و سۆزی خەڵک دەکەن یەکەم ئەم وشەی مزایدە وشێکی زۆر سواوە بەدەست دەسەڵاتەوە بایمە پێناسێکی وشەی مزایدە بکەین چێ مزایداکە ئەوانە مزایداکەن کە بانگەشەی دەوڵەتی کوردیەکەن و مەسی ڕۆژجارێک موچیان پێ نادرێت ئەوانە مزایدەکەن کە باس لە کوردایەتیەکەن و جەیشی عێراق و ئێران و تورکیا داگیرکەرێک نەماوە هێنە سەرخاچی نیشتیمان ئەوانە مزایداکەن کە سەری زمان و بنی زمانیان شەهید و داکی شەهید و ڕۆڵەی شەهیدە بەڵام قوتەکانیان نەبڕن بەڵام سوکایەتیان پێکەن ئەوانە مزایداکەن کە باز لە یەخستنەوەی ئیدارەکانی کوردستانەکەن ئەمڕۆ بینیمان کە لە دوێنێەوە سێ بەیاننامەی ئەنجومەنی ئاسایش دەرچووە نوێنەرەکان یەکێتیاڵێ ئاگامان لێنێ پارتی قسەیەکی ترەکە ڕەد و ڕەتکاری دەبینن لە ماوەی ئەم ساڵە لەسەر چەندین دۆسیە بۆ خۆتا ئەزانیم لەسەر دۆسەی مستەفای سەلیمی پێشمەرگە ئاسایشەکەی هەولێر لەسەر دۆسەی جێڕانەوەی کاک مەحموود سەنگاوی لەسەر چەندین پرس ئەمان یەکتریان تۆمەتبار کرد شەڕەجنێ و شەڕەبیان نامە لەسەر 16 ئۆکتۆبەر لە کاتی سیوێکی ئاب لە 16 ئۆکتۆبەر تیمی حکومەتی هەردوولا مەکتەب سیاسی هەردوولا بارەگای بارزانی سەرۆکی حکومەت ئاسایشەکانیان دژە تیرۆرەکانیان هەمووی هەچی خیانەت و پەڕەی 56 ساڵیان لەسەر یەکتری هەڵدایانە مزایدە ئەمانایکەن مزایدە ئەمانایکەن کاڵێن گەنج یەکێکە لە وزەکانی ئەم وڵاتە بەڵام هەر ئەمانن پاڵ بە گەنجەوانێن کە سەری خۆی هەڵبگرێ و کۆچ بکە و نیشتیمانەکە بەجێڵێ ئێمە مزایدە ناکەین ئێمەدن ئەوانەی کە دەڵێن ئێستا حکوومەت کۆرۆنا نرخینە و دابەزی و هیچی پاساونین حکوومەت خۆی گونجاوانەمەدەستکردی حکوومەت نییە نەخێر ئەوانە هیچی پاساونین حکوومەت ئەو حکوومەتەیەکە لە هەموو دنیاە بەشێکی بورجە تەرخان نەکرێ بۆ حاڵەتی کتوپڕ و لە ناکاو تۆگە دەوڵەتداری بکەی پیاوی دەوڵەت بی ئەبێ خۆت بۆ هەموو ئەگەرێک ئامادەکەی کە لە داهاتوە بەرەو ڕوود ببێتەوانێ ئەم قەوانە 7 ساڵە لێ درێ ئەم خەوانە 7 ساڵە لێ درێ ئەمە شەڕی داعشە ئەمە نرخینەوەی دابەزیوە ئەمە بەغا بەشە بودجەی بەڕێبین کە ینی ئەو راپۆرتە نێو دەوڵەتیانی ینی ئەو تیمی مەسەن تیمە سویدیەکان تیمە ئەوروپیەکان ئەڵێن بە هیچ شێوەیەک نابێ هەرێمی کوردستان وڵاتێکی هەژار بێ بە هیچ شێوەیەک نابێ وڵاتێکی هەژار بنیەی هەرێمی کوردستان هی گەشت و گوزار هی کوشت و کاڵ هی سامانی مرۆیی هی ئەم ژینگە جوانەی کە خوا پێی داوە هی ئەو سامانە سروشتەی کە هەیەی هی ئەو خاکە بەفیتەی کە هەیەی ئەمە بێژگە لە داهاتی دەواازەی سنووری ئەوانە ئەمە وڵاتێک نییە کە ئەبێ بەڕاستی هەژاری بەخۆوە ببینێ ئەگەر ئیدارێکی باشە بێت لە وڵاتەیە ئەم هەموو لەبەرەوە ئەوان ینی مزایدە هێزەکانی دەسەڵاتیکەن کە ئیدعای چاکسازیەکەن بەڵام چاکسازی ناکەن وەمە بە بەڵگە خستومانەتە ڕوو ئێستا ئەم پرۆسی چاکسازیە بەلاڕێ هەبرێ تۆ خانە نشینی من بەڵگەم لایە چوومەتە لای وەزارەتی پێشمەرگە ئەم قسەمان کردووە کۆندامێکی لژێن پێشمەرگە تۆ خانە نشینی هیچ لە مەلەفەکەتانە بە درۆ و دەلەسە دێن ئیمزای وەزیری مردوو تەزویرەکانی خەنە ناو دۆسیەکەیەوانێ هەر لە بەرەوەی موچەکەی نەبڕن چکەمە وعدی انتخاباتە ئەمە ئەم کورسیانە کێنانە بە تەزویر هێناویانە دەنجی شەرعی ڕاستەقینە نییە ئەم بندیوارانە شەقی پێوەشێنێ لە خۆپشاندر شەق لە مامۆستا هەڵەیە شەق لە زانای ئاینی هەڵەدا ڕیشی زانای ئاینیە سووتێنێ ڕۆژنامەنووزە ڕفێنێ ئەمانە ئەم بندیوارانە کە نابڕن سوورە زانن ئێمە پێماوتون بابێ ئێوە بە بندیوارەکانی خۆتان بڵێن پارتی وێچێتی بڵێن خەڵچینە 28 ساڵە ئێمە بە ناحەق ئیمتیاز دەدەین بە ئێوە زەویتانە دەینێ کۆمپانیاتانە دەینێ خانە نشینتانەکەین کوڕ و کوستان دامەزرێنین ماستەر و دکتۆریاتان پێخوێنن زەوی داگیرەکەن گرد داگیرەکەن یاساشتێنیەکەن بەستانە ئەمە 28 ساڵە بە درۆ کردومانن بە شەیدی سەنگەر بە درۆ کردومانن بە کەمەندانی سەنگەر بە درۆ کردومانن بە پێشمەرگەی دێرین ینی بڕۆ یعنی ئەم هەموو سەری لیستی موچەکە بەس من یەک بەڵگە بە جەنابەت دەڵێم سێری ئەو داواکراوانەکە لە دادگای باڵای ئیتیحادی لە دادگای تاوانەکانی باڵای عێراق 450
مستەشار و مەفرەزە خاصە داوا کراون کە بەشداری پرۆسی ئەنفال بوون بڕۆ بزانە ناوی چەندیان لە ناو لیستی شەیدانە هەیە زۆریان لە ناوی لیستی شەیدانیان هەیە من ئەمەم پێوتون بە بەرپرسانی حکومەت ناوتان ناوێ ئەوە ناوم پێوتون گەورەس لە جاشەکانی ئەم شارە کە لە کۆڵانەکانی ئەم شارەیە هاوڵاتی کوردیان ئەکوشت کە ڕاوە پێشمەرگیانەکە فەرمو هەمووی وا لە لیستی شەیدانە هەن وا لە لیستی خانەنشینی پێشمەرگیان هەن فەرمو بۆ لەوە نابڕن مامۆستا عومەر بگەڕێم وڵای بەرز ئەمڕۆ لە ناو پەرلەمانەوە داواتان کرد کە ئەم کابینەیە متمانەی لێ بسەنرێتەوە بەڵام لە بەرامبەریشە فراکسیۆنەکانی پارتی و وڵای یەکێتی و گۆڕان و پێکاتەکان دەنگیان بەوەدا کە ئەم قۆناغە نەچێتە پێشەوە بۆچی ئێوە داوا دەکەن ئەم کابینەیە متمانەی لێ بسەنرێتەوە خۆ پێشی سەرۆکی حکومەت پێشی وتبوونەوە هەڵبژاردننی داهاتوو لە بەردەمە تا ئەو کات بۆ چاوەڕێ ناکەن مامۆستا بەکر زۆر جوان باسیەوەی هەڵبژاردننی کرد کە ئەوان نەتیجەی زۆرینەی هەڵبژاردنان لە ئەخیری پرسیارەکەتەوە وەڵامەیەمەوە لە سایەی چەک و پارە و دەسەڵاتەوەیە نمونەی دەنگەکانیشان لە هەریەکە لە پارێزگەکانی دۆک و سلێمانی و گەرمیان و هەڵەبجە لێرە دیارە سەبارەت بەوەی کە ئێمە بۆچی داوای دەست لە کارکێشانەوەمان کرد بۆچی نەخێرمان بەڕووی وەڵامەکانی حکومەتا بەرز کردەوە لە ڕاستیە ململانەی ئێمە ململانەی دوو عەشیرەت و دوو هۆز نییە لەگەڵ حکومەت لەگەڵ ئەوانەی کە پشتگیری لە حکومەت و بەردەوامی ئەم سیاسەتەکەن ململانەی ئێمە ململانەی موسساتە ململانەی یاسایە ململانەی دەوڵەتە ململانەی بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی ئەم وڵاتەیە و هەرچی قسەیەکە ئێمە ئیکەین بە بەڵگەوە بە یاسای سەلمێنین یعنی حکومەت هەر کابینەیەک لە پەرلەمانەوە متمانە وەرەگرێ لە پەرلەمانەوە متمانەی ئەوە وەرناگرێ دەستکراوە بێ بەرامبەر بە هەموو چین و توێژێک هەموو بابەتێک لە وڵاتە و هەموو کەرتێک هەموو بوارێک چۆنی بوێ چۆنی حەزەکە ئاوا تەسەڕفکە بە پێچەوانەوە متمانە وەرەگرێ لە چوارچێوەیەکە بە سیستەم بە یاسا کار بکات بە تایبەت لە بوارێکی هەستیاری وەکو موچە بۆ نمونە ئێمە بۆ کارمەندان بۆ پزیش بۆ مامۆستا یاسامان هەیە موچەکەیانی ڕێکەخا ئەو بە یاسا کار ناکە ئێمە بۆ خانەنشینی یاسامان هەیە لە پەرلەمانەوە دەرچۆ موچەکەی ڕێخە ئەو بە یاساکە کار ناکە خانەنشینی کە بە مەرجێک بە ساڵاچوویەک کە 70 ساڵ تەمەنی هەیە 40 ساڵی بە خزمەتکردنی ئەم وڵاتە تەمەنی خۆی بەڕێ کردووە ئەو موچێشی کە ئێستا وەکو خانشین وەریەگرێ زۆرینەکەی لەو بڕە پارە مانگانەوەیەکە خۆی داوێتی لە کاتی وەرگرتنی موچە هیچ منەتێکی نییە حکومەت سنووقەکەی تەفروت و ناکردووە نادیارە پارەکەشی نادیارە 14 مانگیشی قەرزارە ونیشیەکە شوێن بزریشیەکە پێشی ناڵێ بەچی یاسایە شەڕ و ململانی ئێمە هی یاسا و غەیری یاسایە پاشان بۆ شەهیدان خەڵک خۆی کردوتە قوربانی کەمترین وەفا بەرامبەر کەسوکاری شەهیدان ڕێزگرتن لێیان ئەوەی کە مناڵ و کەسوکاریان ئاتاج نەبن تۆ بڕەپارەیەکت وەکو دیاری وەکو مێنحە وەکو هەدیەکی ئەم وڵاتە بە یاسا پێداون لە پەرلەمانەوە ئەو بەبێ یاسا بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان و دەسەڵاتی خەڵک موچەکەیان نۆمانگیان بەونەکات هیچیشیان پێ ناڵێ ئەمە پاشەکەوت ئەمە قەرزە ئەمەتان دەمەوە ئەمە ئاواتوانن تەسەڕفی پێوە بکەن هیچ شەهیدان لە شەهید بەڕێزتر هەیە لە مناڵی شەهید ڕێز لێ گیراوتر هەیە خاتر گیراوتر هەیە لە هەموو دنیاە بۆ کەمەندام هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت تا ئەو ڕۆژەی توانیوێتی کرێکاری کردووە بۆی ڕووداوێکی هاتوچەوە هەردوو قاچی لە دەستەدا لەسەر کورسیەکی جوڵاوە ئێستا 4 مناڵی هەیە تۆ تەنها 150,000 تێ نایدەیتێ 11 دانەمانگی کەس نازانێت چیت لێ کردووە پاساوەکانیش بە چیێنیتەوە بەغدا بوو جێی نەنار کۆرۆنا هەبوو داهاتی نەوت دابەزی ئەمە ڕاستیەکە نییە تۆ تەنانەت گریمان داهات شەفافە بەش ناکە ئەو پاساوانەش ڕاستن مافی ئەوەی نییە حکوومەت بەبێ گەڕانەوە بۆ یاسا بۆ پەرلەمان دەستکاری ئەو موچانە بکە ئەو موچانە کەم کاتەوە ئەو موچانە دواخە ئەو موچانە واز لێ بێنە یعنی ئەم مافەی نییە بەڕاستی وەک چۆن جەنگی ناوخۆ براکوژی داهێنراوی هەرێمی کوردستان و ئەم دوو حیزبە بوو هێندە چەمکیکەشیان لە بواری ئابووری و بەڕێوەبرنا داهێناوە خۆگونجاندن لەگەڵ دۆخەکە و خۆگونجاندن بە پێی داهات و دابشکردنی موچە بە پێی داهات
موچە لە هەموو دنیا حکوومەت بە یاسادا بەشیەکە نەک بە فەوزا نەک بە میزاج نە بە بێداهات نەک بە پێی ئەگەرەکانی ڕێکەوتنی بەغا و بەرزبوونەوەی نەوت و نەمانی کۆرۆنا و هیچ یەکێک لەمانە بۆیە کاتێ وەڵامەکانی حکوومەتمان کوێ لێ بوو وەڵامەکان بە تەواوەتی ئەویان سەلمان کەوە ئەوان بەبێ یاسا بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان بەبێ گەڕانەوە بۆ دەسەڵاتی شەرعی و نوێنەرانی خەڵک ئەو کارەیان کردووە حکوومەتێکیش کاتێ چێتە دەرەوەی سیستەم و دەرەوەی شەرعیەت و دەرەوەی یاسا تۆ هیچ چارەسەرێکی ترت بۆی نییە و هیچ لە هەر هەمووی یعنی خراپتر ئەوەیە کە هیچ بەرنامە و پلانێکی ڕون و نووسراو نەک بۆ ئێمە تەنانەت بۆ فراکسیۆنەکانی خۆشیان لە پەرلەمان ناخاتە ڕوو بۆ دەربازبوون لەم دۆخە حکوومەتێک کە لە دەرەوەی سیستەم و یاساکارەکە لە فەوزاژی ئێمە هیچ چارەسەرێکمان بۆ نامێنێتەوە ئیلا بڵین دەست لە کار کێشەرەوە. سپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمان هەیە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنی وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 شيء فير نبي الو برنجي محمودة بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرێکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا ايتو يا سنة جيرابوي ربابا وركلام بو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و دڵنیایی بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا بەکە زۆر قسەر لەسەرەوەک لەیان دەسەڵاتەوە ئێستا کامڕۆ پرۆسی پرساندنەکەش بۆیەوەی کە فراکسیۆنەکانی دەسەڵات و پێکاتەکان نیانێشت بچێتە قۆناغی متمەنەسەندنەوە لە حکوومەت ئەی ئێستا چارەسەرچی یاخود بەدیلتان هەیە بۆ چارەسەری موچە چکە حکوومەت دەڵێەوەی کێمە هەرەوەندەمان لە ڕێزدەی و دەستکردی ئێمەنی و خۆمان گونجاندووە لەگەڵ ئەم بارودۆخ بەڵێ طبعاً خۆتەزانی ینی ئەم کابینێ ساڵێک و 3 مانگە دەست بەکار بووە سەرڕای ئەم هەموو قەیرانە کە من لە بەدواداچوونێکە 42 قەیرانی هەرێمم دەستنیشان کردووە کە ئێستادا بەڵێ 42 قەیران قەیرانی ئینتیما قەیرانی متمانەی نێوان حکوومەت و خەڵک قەیرانی پەروەردە قەیرانی خاک قەیرانی ژینگە قەیرانی ئازادی قەیرانی فرەی سیاسی قەیرانی مەوادی قاچاق و تەندروستی قەیرانی دەستێوەردانی دەوڵەتانی دراوسێ قەیرانی کۆچی جەنگدان قەیرانی نەمانی کەلەپور و کەلتور و عادەتی نەتەوەکەت وەلحاصل ینی ئەم لە ماوەی ساڵێک و 3 مانگە ئەم حکوومەتە یەک جار هاتووەتە بەردەم پەرلەمان ئەویش بۆچی بۆ میوانداری بۆ خستنە ڕووی بابەتێک بۆ گفتوگۆ کە حەق بوو ئێمە لەم ساڵ و 3 مانگەیە لایانی کەم دەوە زیرمان پرسان بۆ دەوە زیر بکرایە و ئەسڵەن وەزیر هەبوو دەستی لە کار کێشایەتەوە کاتێک کە وەزیرێک دەستەوسان بێ و ئەم قەیرانی پێچارە سەر نەکرێ ئەمە خاڵێک دووەم ینی ئەوە بەدیل و چارەسەر چییە؟ بەدیل و چارەسەر مامۆستا عومەر دوو خاڵی خستە ڕوو یەکەم چاکسازیەکی ڕیشەیی و ڕاستەقینە کە ئەم ئیرادەیە نییە معقولە تۆ سەرۆکی حکوومەت لە بەردەم دەستگای گەلا بڵێ قاچاقچێتی هەیە بڵێ دوو ئیدارەی هەیە بڵێ بە هەدەردان و بندیوار هەیە سەرۆکی گەورەترین دامەزراوەی ئەم وڵاتە کە سەرۆکی پەرلەمانە لە دیمانەیەکا بڵێ من وەک سەرۆکی پەرلەمان ناتوانم بڵێم هەموو داهاتی نەوت دێتەوە خەزانەی حکوومەت ئەم قسەیە بەس ئەم قسەیە شایانی ئەوەیە کە 6 حکوومەتی پێ ئیقال بکەیت ناک حکوومەتێک وەڕاست ینی ئەمە لەگەڵ ئەو دوو چارەسەرەیە چاکسازی ڕاستەقینە و ڕێکەوتنێکی شەفاف و گشتگیر لەگەڵ بەغدا چارەسەرێکی تری هەنووکەی ئەمان ئەگەر بەزیان بەم میلەتەیە بێتەوە ئیحساس بە دۆخی دژواری ئەم خەڵکە بکەن ومێدێ بۆ گەنج بجێڕنەوانێ ئەم چارەسەرای بێن پارتی و یەکێتی هەر یەکەیان 200 کەس لانی کەم 200 مەسئولی پارتی بەهۆی پارتی بوونەوە مستەفید بووە لە حکوومەت بوونەتە ملیاردێر و ملیۆنێری دۆلار بوونەتە خاوەن کۆمپانیا بوونەتە خاوەن مەزرعە بوونەتە خاوەن باخیرە بوونەتە خاوەن ئیسیسمارات لە وڵاتانی ئەوروپا پاریان لەوێ هەیە 200 کەس لە پارتی لایانی کەم 150 مەسئولیش لە یەکێتی نیشتیمانی حەجمەکە یەکێتی کەمترە دوم هەموو ئەوانەی کە خاوەنی کۆمپانیان هەموو ئەوانەی کە کۆمپانیای زەبەلاحن هەر یەکێک لە ئەمانە یەکی 1 ملیۆن دلار بێنن کاک حەچیم ئەتوانی تۆ لە ئەمانە ئەتوانی لە ڕاستیە 3-4 میلیارد دینار دلار کۆکەی توانێت لانی کەم 6 مانگ ئەم دۆخەی میلەتی پێ تێپەڕێنی هەتاوەکو تۆ لەم سەقفە زەمەنیا لەگەڵ حکوومەتی بەغا ئەگەیتە ڕێکەوتن هەتاوەکو ئەگەر یاسای چاکسازی کە ئەمە بەشێکی موچەیە تا چاکسازی یەتە سەر نەوت یەتە سەر مساتەحا یەتە سەر گرێبەستەکان کە ئەمە یەتە سەر داهاتی خاڵە سنووریەکان هێشتا چاکسازی ڕاستەقینە بێ لەمانەدا بکرێت کە تا ئێستا نەکراوە ئەوان لە یەک بەشا کە مەسەلەی موچێت چاکسازیان کۆ کردوتەوانێ ئەویش تاوەکو ئێستا لەو راپۆرتی بۆ ئێمەشی نادۆ بە ئاماژە پێی نەوتوین ئادەی دوای 3 مانگ لە جێبەجێکردنی ئەم یاسایە چەندی بندیوار بڕە چەند کەس پلەکانیان لێ سندرایەوە کە بە ناڕەوا پلیان وەرگتن من خۆم هەر ئەمڕۆ یعنی کە گەڵاڵی پرسیارێکم کردووە لە ڕاستێ هەر خۆم قایمەیەکم لایە 24 کەس لە پلان پۆلیسی ئاسایی بووە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئاراستی وەزارەتی پێشمەرگەم کردووە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەم 24 کەسە بوونەتە ئەفسەر لە ملازم هەتا ڕائیت بێ ئەوەی شورتەیەشی ئاسایی بوون بێ ئەوەی خولێکیان بینی بێ ئەوەی کۆلێژیان تاوا کردی بێ ئەوەی مەرسومێکی کۆماریان هەبێ نەهی هەرێم نەهی بەغا ڕاستە خۆ کراوت بە ئەفسەر هەزارە هەیوا هەیە لە ڕاستیادی لەبەرەوە ئەمە یەکێکە لە چارەسەرەکان ئەو دەوڵەمەندانە ئەو دوو حیزبە کە خاوەنی سەرمایی زۆرن ئێستا وەکو پەرلەمانتارێکی بەڕێز خستیە ڕوو ینی حکوومەت قاسەی بەتاڵە بە حسابی خۆی بەڵام حیزب دەوڵەمەند بووە سەرمایەکان دیارە بەڵێ سەرمایەکانیان دیارە بوازحی هەیە ینی
بەوازحی ئێستا ئەوەی کە پێوتر لە سپیکردنەوەی پارە نزیکەی 24 بەرپرسی گەورەی هەرێمیشی تێکەوتو عنی کە یەکێتی ئەوروپا و هەندێک ناوەندی نێودەوڵەتی بەڵێ خەریکی لێکۆڵینەوەکانن لەسەر ئەم بابەتە کەواتە ئەمە یەکێکە لە چارەسەرێکی هەنووکە ئەگەر ئەم دو حیزبە مەسئولەکانیشیان مەسئولە دەست ڕۆیشتەکانیان ئەوانەی بەناڕوا پاریان کۆ کردوێتەوە ئەگەر پێشمەرگایەتیان بۆ میلەت بووە خەباتیان بۆ میلەت بووە فەرموویەکی 1 ملیۆن دۆلار بێنن بیخەنە خەزانەی حکوومەتەوانێ با 6 مانگ ئەم خەیرانی پێ تێپەڕێنین بەشی 6 مانگی موچەی فەرمانبەری حەقیقیەکە کە بەبێ لێبڕێنی موچە بدرێ فەرموو بۆ نایکەن پێمان بڵێن بۆ نایکەن من ئەمڕۆ سەرۆکی حکوومەت لێ بۆ ئەم پرسیارم لێک بۆ ئەمە ناکەن ئەگەر ئێوە حیزبی ئەم نیشتیمانن ئەگەر کوردایەتیتان بۆ ئەو کردووە پیاوی وا هەیە یعنی 3 ساڵ پێشمەرگە بووە لە 85 بۆ 88 لە 88 چۆتە ئێران معقولە بە 3 ساڵ پێشمەرگایەتی ملیاردێری دۆلاری ملیاردێری دۆلار هەر جوتە ئەدیداس و پێڵاوێکە دڕانیانە بڕوا دەبێت کات حەکیم بڕۆ هەندێک لەو بەرپرسانەژی لە بەرامبەر 1 جوت ئەدیداس 1 ملیۆن دۆلاری وەرگتووە ساڵی ئەو پەڕی 2 جوت ئەدیداسی دڕاندووە سیانی دڕاندووە بڕۆ سامانەکانیان لێک بەرەوانێ کۆمپانیاکانیان مەزرعەکانیان بڕۆ ئوتێلەکانیان مارکێتەکانیان پشک و هاوبەشەکانیان کە من وەڕائی کولی مەشروعین مەسئول لە پشتی هەر پڕۆژەیەکەوە لە وڵاتە بەرپرسێکی لە پشتەوەیە لە بەنزیخانەیەکەوە لە ئوتێلێکەوە لە مەکتەبێکی نمونەیەوانێ بڕۆ بۆ کۆمپانیایەکی گەورە بڕۆ بۆ تەندەرێک بڕۆ ئەم ئیسیسمارانی یەکرە بزانە بەدەستچێوەیە 64 کۆمپانیای سکوریتی هەیە بڕۆ بزانە چێن هەمووی کوڕی مەسئولەکانن بابت خەباتی کردو هەی تۆ لەکوێ بووی کاکە بابت بە هەر حاڵ بەڵام تۆ لەکوێ بەیا بووی بە چێن پارە دەستکەوت من ئەینە لەکە هاتە فەرمووی ئەوانە گە بەزیان بە میلەت هەیەنەتوانێت 40 ملیۆن دۆلار خەنە قاسی حکوومەتەوە با لەم قەیرانە نجاتمان سوپاس دەکەم ماوەستا عومەر سەبارەت بە هەنگاوی داهاتوتان وەکو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کە ئەمڕۆ لە مەسەلەی پرساندنی سەرۆکی حکوومەت نەتانتوانی سەرکەوتن بڵێن لە مەسەلەی متمانە سەنەوە سەرکەوتن بەدەست بێن وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەنگاوی داهاتوتان لەسەر موچە چی دەبێت کۆڵ دەدەن لەسەر و غەدرەی کە لە موچەخۆران دەکرێت خی گەورە لە قورآنە فەرمێ وەقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ئێمە کاری خۆمانەکەین ئەدای واجبی خۆمانەکەین لە ڕوانگەی بەرژەوەندی گشتیەوە لە ڕوانگەی بەرژەوەندی باڵای وڵاتەوە و دڵنیام لەوەی خەڵکیش ئەدای کاری ئێمەش و غەیری ئێمەشە بینێ و لەمە دوای ئێمە سەربەرزین لە بەردەم خەڵکە لە بەردەم مناڵی شەهیدا لە بەردەم خانەنشینە خاوەن پێداویستی تایبەتە موچەخۆر و مامۆستا و پزیشکە کە هەموو هەوڵ و توانای خۆمان بە پێی پرەنسیپە پەرلەمانیەکان بە پێی یاسا و بە پێی بنەما شەرعیەکان خستە گەڕ بۆی ئەم حکومەتە بهینەوە سەرڕاستە بۆی ئەدای واجبی خۆمان کەین بۆی وڵات بچێتەوە سەرسکەیەکی عەدل و ئینساف و حەقیقەت و بۆ ئەوەی داهات ببێتە مای خۆشگوزارانی بۆ خەڵک نەوەکو دەوڵەمەندبوونی حیزبەکان و کەسەکان و کۆمپانیای حیزبەکان بەڵام ئەوە بەرهەمەکەی بوو لەمە دوابێ ئەو هەشتا پەرلەمانتارە وەڵامی مناڵی شەهید بنەوە هی خانشین و هی مامۆستا و هی پزیشک بنەوە ئێمە لەسەر کاری خۆمان بەردەوامە بین باشە کێش بەردەوامە بێت لەسەر ئەو ڕەوتەی خۆی کە کوردستان بەم جۆرەی ئێستا بمێنێتەوە تەحملی مەسئولیەتێکی مێژووی زۆر گەورەکات کە بەداخەوە یعنی زۆر جار باجەکەی هەمومانەی دەین میلەتی شەیدا بەڵێ بەڕێز دەڵی دەبێت شتاویەک پەرلەمانتار کە مەوەست فراکسیۆنەکانی دەسەڵات و پێکاتەکانە وەڵامی خەڵک بدەنەوە بەس ئەمڕۆ ینی وەڵامی ئەو فراکسیۆنەکانی دەسەڵات و پێکاتەکان بۆ خەڵک چی بوو کە دەستیان هەڵبڕی کە بڕوان بە وەڵامەکانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیرارە لەبارەی لێبڕین موچە و وەڵامی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بۆ خەڵک چی بوو و دەبێت ئەمڕۆ چی دەرکەوت بڵێن وەڵامەکە ڕوون بوو یعنی هەرەوەی کە سەرەتا باسمان کرد ئێمە ململانەی ئێمە وەڵام و پرسیاری ئێمە پشت بە یاسا بەستێ پشت بە منتیقە بەسێ و حکوومەتیش ئەو هەڵسو کەوتەی لەگەڵ داهات و لەگەڵ موچەی کارمەندانە لەگەڵ موچەی شەهیدانە لەگەڵ موچەی پێشمەرگە لەگەڵ موچەی مامۆستا و پزیشک و خانەنشین و کەمەندامانە نایاساییە زۆر ڕوونە تۆ بەرەی خۆ دەبێت لەگەڵ یاسا و نایاساییە جیا بکەیتەوە هیچ حکوومەتێک هەیە یعنی لە دنیاە زۆر بۆ ئاشکراییە بچێتە ناو نایاساییەکی گەورە پێشەلکاریەکی یاسایی گەورەی لەو جۆرە لە بواری موچە ئەو پەرلەمانتارە بەڕێزانە دەستیان بەرز کردەوە بۆ ئەوەی بەڵێ حکوومەت لەسەر نایاسایی خۆی بەردەوام بێ کە بەڕاستی ئەمە فەزیحەیە بۆ پەرلەمان
هەر یعنی شتێکی خۆشیشە بوو لە ناو فراکسیۆنەکانی دەسەڵاتە ئەو خوشکوبرا هاوڕێیانەمانە یعنی کەسێک لەسەر بۆ نمونە جیای بکردایەتەوە لانی کەم بیوتە موچە بۆ هیچ کەسێک نەبێ با بۆ شەهید هەبێ بۆ هیچ کەسێک نەبێ با بۆ کەمەندام هەبێ موچە بۆ هیچ کەسێک نەبێ با بۆ پێشمەرگە هەبێ با بۆ کەرتی تەندروستی هەبێ کە ئێستا ئێمە کۆرۆنا تەنگی پێڵچنیوین نەخۆشخانەکان خاڵی بوونەتەوە گەر خۆبەخش نەبێ هەمویان داخرێن و ڕۆژ بە ڕۆژ کەرتی تەندروستی پاشەکشەیەکە و کەرتی ئەهلی و سەرمایەدارەکان و نەخۆشخانەی ئەوانەی لە پشتیانەوە کادرە حیزبیەکان و حیزب و کۆمپانیەکانیان هەیە ڕۆژ بە ڕۆژەوان ئاوادانە بنەوە گەشەیەکەن ئەمڕۆ ئێستا ئەم سیاسەتە تەنانەت وڵاتیشی دابش کردو بەسەر دوو چین و توێژە کە گەورەترین ستەمە لە هەرێمی کوردستانە تەبەقەیەک پارەی هەیە چێتە خوێندنگەی حکومی ئەخوێنە ئەگەرچی کۆرۆناشە بێ تەبەقەیەکیش پارەی نییە خوێندنگە حکومیەکانی داخراوە ئەمە زوڵم و ستەمە حکومە دەبێت بە یەک سیستەم ئیشکا بە یەک یاسا ئیشکا بە یەک شێوازی ئیشکا بە یەک پرەنسیپ و مەبادی ئیشکا عەدالەت سەرچاوەی کارکردنەکەی بێت بەداخەوە ئەمڕۆ بۆچوونەکان بەم جۆرە دابەش بوون هیوادارین ئەم جۆرە دابش بوونە باشە مامۆستا لەمە دوا ژمارەکە بە ئاراستەی قازانجی خەڵک زیاتر بێت ئەگەرچی هیواکەمان لاواز باشە زۆر بە کورتی ئەم شەڕی کە دەستان پێکردووە لەسەر موچە وەکو فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکان ئەمە سەرەتایەکەیەتی یان کۆتایەکەیەتی بە کورتی بێ سوپاس دەکەم ئەمە لە ئادەم و حەواوە بەردەوامە و ئەو سەریشی تاوەکو یەک ئینسان لەسەر زەویا بشی بەردەوامە بێت سوپاس دەکەم مامۆستا بەکر سەبارەت بە مەسەلەی دۆخی ئازادیەکانیش لەم کابینەیە بەڕێز بابەتێک نووسی بوو لەسەرەوەی کەم کابینێ داماڵدراوە لە بەرپرسیارەتی پێ دوای هیچ لە هەموو بەرپرسیارەتێک داماڵدراوە بەڵێن خۆی لە فەرهەنگی سیاسیا شتێک هێڵێ ئیمتیازی بە مەسئولیەت تۆ مادام پێت خۆشە ناوت سەرۆک بێ جێگر بێ وەزیر بێ سەرۆکی هەرێمبی ئەبێت لە بەرامبەر ئەوە شا تەحملی مەسئولیەت بکەی بەرپرسێکمان نبینێ لە وڵاتە بڵێ من تەحملی مەسئولیەتی ئەم دۆخاکەم هەیە لە بڕینی مۆچاکەم لەبەرەوە ئەمانە ئیمتیازی بێ مەسئولیەتیانەوێ ئیمتیازەکەیان قبوڵە بەڵام بەرپرسیارەتەکە هەڵناگرن لە بەرامبەر لە بچووکترین قەیران بۆ گەورەترین قەیران دووەم ئەوەی کە پەیوەندیدارە بە ئازادیەکان فعلەن ئەم کابینێ لە هۆڵی پەرلەمانیش ئەمەمان وتەوە کە کابینەی سەرکوتکردن و سنوردارکردنی ئازادیەکانە تەنها لە ماوەی دوو مانگی ئەم کابینە 305 کەس دەستگیر کراوە لە هەرێمی کوردستان هەر لە هەر پێرە سێ چوار کەسیکە لە بەتایبەتی لە منتیقەی بادینان و دۆهەکەوانێکە وەکو جەستەیەکی دابڕاو لە نیشتیمانی لێ هاتووە چونکە بۆ ئیدارەکانی ئەم وڵاتە بە عەقڵی هەواڵگیری بە عەقڵی ئەمنی بە عەقڵی پۆلیسی هەرەمەی لێکەوێتەوانێ کەواتە ئەمە ینی ئازادی و ڕادەربڕین گربوونەوە خۆ پیشاندانیش بەڕاستی پاشەکشی دو پرسیارم زۆر بەکوتی بە حکومەوەی کە تۆ لە لیژنەی پێشمەرگەوی پێشتر لە ناوخۆش بوویت ئەو بڵێن شەڕی دەست پێکراوە لەسەر ئەنجومەنی ئاسایش چمان پێ دەڵێ کە وەڵامی یەکتر دەدەنەوە لە ناو ئەنجومەنی ئاسایشە پێمانەڵێ هێزی پێشمەرگە تا ئێستا بە پیشەی و نیشتیمانی نەکراوە هێزی چەکدار هێزی حیزبی و ئەمان ئەوەندەی حیزبەکان ئاراستیانەکەن ئاسایش و هەواڵگیری و هەموو ئەمانە لەژێر ڕکەیفی حیزبایە نەک ئەمە بەڕاستی دیفاع لەگەل و نیشتیمان کە ئەوەی پارێزەری بەرژەوەندەکانی حیزبە ئەوەی پارێژەری بەرژەوەندەکانی نیشتیمانی و ئێمە وەکو مامۆستا عومەر وتی بەردەوامە بین لە چاودێری ئێستا لە لە شەڕەکەش لەسەر لێبڕینی موچە ئەمەمان کرد بەیانی بۆ مەلەفی نەوتێکین دوو ڕۆژەکە بۆ مسادەحاکەین دوو ڕۆژکە بۆ خاڵە سنووریەکانێکین بەردەوام ببینە بێم شەڕە بەردەوام بین لەسەری سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەرەزان مامۆستا بەکر هەڵاتنی ناوی پەرلەمانی کوردستان هەروەها لە هەولێرەوە مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ